زەنگی دەستپێکردنی پرۆسەی خوێندنە لە سنووری ئیدارەی سربەخۆیی ڕاپەڕین. ئەمڕۆ بە ئامادەبوونی کەسایەتی حکومی و ئیداری مامۆستایان بە دڵخۆشی و پێکەنینەوە زەنگی دەستپێکردنی خوێندنیان لێدا. قوتابیانیش دڵخۆشن و هیواخوازن چیتر پرۆسەی خوێندن لە سنوورەکە پەکی نەکەوێت. زەنگی قوتابخانە لە ئامادەی 5,000 کوڕان لێدرا و دڵخۆشین باکردنەوەی دەرگای قوتابخانە و هیوادارین هیچ کێشەیەک و لەمپەرێک نیێتە پێش بۆ ئەوەی کە قوتابخانەکان ڕاوەستن داواکارین لە حکوومەتی یاریێ حکوومەتی بەغدا کە ڕێککەونە سەر کێشەکانیان و شایستەدارایەکە مامۆستایان بگێن. بۆ ئەمساڵ لە سنووری ئیدارەی سربەخۆیی ڕاپەڕین نزیکەی 100,000 کەس دەخوێنن و زیاتر لە 9,000 مامۆستاش ئامادەی پرۆسەی خوێندن و دابەش کراون بەسەر 385 قوتابخانەدا. پەڕین لە مانگی 8 پرۆسەکە دەستی پێکردووە، دەست کراوە بە ناونووسینی سەردەم قوتابی خوێندکار تازەکان ناوەندەکانی خوێندن و شتەی دابشکردنی وانەکان بۆ مامۆستایان دانراوە و خوێندکار قوتابیەکان دابش کراون بەسەر پۆلەکانی خوێندندا. هیچ کەسێک نیگوتووە دەوام ناکرێت کۆبوونەوە لە سنووری ڕانی و لە پشتدەری بەڕێوەبەرەکان کراوەی کەم ناگدار بن لە سنووری پەروەردەی ڕانی 3 ڕۆژ کۆبوونەوە کراوە. هەموو بەڕێوەبەرەکان کۆبوونەوە هەڵگە کراوە پێیان گوتراوە کار ئاسانی بۆ مامۆستایان کە هیچ کەسێک ناڕازی نەبووەوە و کەس نەیگوتووە بایکۆت دەکەم تا ئێستا بە ئاگاداری نەکردوین بۆیە وەکو بەردەوامەوەی کە لێرە هەیە هیچ شتێک لە ئارادانیە و نیگار عەلی مامۆستای ناڕازیە و لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی بایکۆتی هۆڵەکانی خوێندنی کردو بڕیاریشی داوە لە بایکۆت بەردەوام بێت. کۆمەڵێک مامۆستا ئەمڕۆ ڕایانگەیاندووە 30 ڕۆژ جارێک موچەکەمان نەهات ئێمە هەروەکو وەزیری پەروەردەش خۆی وتی مامۆستا حەقی خۆوەتی 30 ڕۆژ کە دەوامی کردو موچەکەی نەهات داوای مافی خۆی بکات و دەرز نەخوێت. داخەوە کە ئەمڕۆ دەڵێن زەنگی یەکەم ڕۆژی خوێندن لێدرا بە چ ڕۆیەکەوە باسی ئەو زەنگە دەکەن. لە پشدەر ئەسڵەن بە کۆی گشتی بایکۆت و یەک مەکتەب دەوام ناکە لە ناوڕانی ئەسڵەن یەک دوو مامۆستا لەگە بەڕێوەبەر چۆتەوە مەکتەبەکەی و هیچ زۆربەی مامۆستایان ئەوڕۆ لە ماڵەوەن. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان مامۆستایانی ناڕازی بەهۆی پێنەدانی موچەوە بایکۆتی خوێندن دەکەن و بۆ ماوەی چەند مانگێک هۆڵەکان بە بەتاڵی دەمێننەوە. عەزیز هەرکی، ڤاڕی ڕاپەڕین. قسەی کۆتایی ڤار دەیکات.